كرد بين الصفر والصد بأغلبية صفر هالدبجيري يا صد. بين رش وسبي يا رش هالدبجيري يا سبي. بين الصفر والصد رقم زورة جمارة زورة. وبين الرش وسبي رنج زورة. نتو پرستم خاکی پۆشی وڵاتم کوردم بە شەرەف شیری دایکم حەڵاڵم کەواتە نابینی لەسەردم و چاوم ڕەنگی ترس چۆن بوومەتە دڕ بۆ ناوی چاوی دۆژمانی بێڕەکەس نرخی چەندە کۆی لە بوون و نۆکێری سەگی پارس ڕۆژە دیموکراسی خوازم ڕۆژە پێی ڕەوی چاکشوداس لە ئەنگلیز سۆڵە داگیرکارەکەن و بە خۆشن کوردە خاستە بە کێرم پێژن عەرەبی یاکە خەلیجی فارس دووسانگەرە یا لە هێمە یا لەیوانی یا دوژمن یا هەڤاڵی یا کوردی یا ئێرانی یا کۆلێ یا ئازاد یا جاشی یا نیشتمانی بێتەرەف بێشەرەفە گەرلانی نیشتمانی کە خاڵی تیرەدەم لە سینم بۆ نیشتماننگا و خادەم دەنووسری بازاڕی خاڵم ێوە کۆیلێت من و لیرن لە جاشەتی خانی بن شەنازی بن و کێریکەن یەمەی و خێنەرتان پارێزەری نیشتمان و وەتەن ئەمە خەبات و دەنگینەوە کشانی قازیە سەر شۆڕ ناکەین بۆ دەگیرکرد بیرمە سەر بەخۆیە شەڕ بە قەڵەم وەک شاک بۆ ئێمە بەردەوامیە کەواتە ئەمە دەستپێکی شۆشی ڕەپی ژێرزەویە هەی تو بێژی غەربی ئێران بۆ ئێمە ڕۆژهەڵاتە خەبات و چەکی دەستمان بۆ ئێمە خەڵاتە ڕوخێنەری بیری داگیرکاری خەتات لە بنەماتە ئەمەش دەنگی ڕەپی کورد شۆڕشێک بۆ نەمانتە خوێڕیەکان لە پشتی قسەکانە ونن قسە توڕەحاتە بۆ ئێمە وشەکانە ورن گڕەخەمە گیان کۆی لەو داگیرکەری پیس ئەم شیارە بۆ فێربوونی تۆیە ناوی منێ دیست باوکەچی پێوتی دایکەچی ناتەتە دەمە کە پێت وایە فارس و فارسی بۆ تۆ میراتی بەرە کەرەکەری کەریمەکە جاشنە هەر بەچکەکەرە جووتەش فڕا بۆ دایکی شۆڕی کە دایخەسەرە گەوجە کۆی لە بوو قوڕ بەسەریە شانازی نییە هەر وەکو فولکلۆرێکە کە ساز و ئاوازی نییە وەکو چیا و کێوە بەرزەکان کە هەورازی نییە هەر وەکو بیر و بڕوای داگیرکەرە خاسی نییە چۆنە کرێکە فەرزادە دی بێ باسی زارانەکەی تر باسی ئازادی چی بێتە واوی ژیانە مافی مرۆڤ ڕوو بکەین نەباسی وریشە و پەخشان باسی تەتەلو بکەین گوو بە ڕەپی وا گوو بە ڕەپی کۆی لەو بێت چیرۆ گوو بە هەستی بۆ گەن و مێشکی بووچەڵی تۆ تەنیا شوێنەکە بەرزە فڕی لە دوای نەمان تە سەیری کە بە حەواوە ڕەشایی دووکەڵی تۆ ڕووی من لە دارستان و ئاو سروشمانە ڕووم لە ماڵ و مافی خۆمە ڕووم لە دروشمانە بە من چی فارسە یا عەرەب کەنداوێکی بێسوود دەوەی وەسووتا بە تاقی تەنیا کوردستانە نەمان بۆ نەیاران نەمان بۆ بیری کورتە باڵا نەمان بۆ کۆی لەبوون نەمانی زنجیرە لە ماڵا نەمان بۆ دوژمنی خاک و دوژمنی ئە ماڵا سڵاو لە کوردستان ژیان بۆ تینی ئەم سڵاوە